بەڵێدی لە دوایەوەی کە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە وادەی هەڵبژاردن دیاری کرات، ئیدی پرسیارەکان دێنە ئاراوە. ئایا ئەو وادەی کە دیاری کراوە پێش ئەوە کۆمیسیۆن وادەکەی کۆتایی پێدێت؟ ئایا فریای ئەوە ئەکەون کە هەڵبژاردن ئەنجام بدەن و چاودێری هەڵبژاردنەکان بکەن؟ و چەند پرسیارێکی دیکە سەبارەت بە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لەم بارەوە گفتوگۆ لەگەڵ سەربەست مستەفا ئامێدی بەرپرسی پێشووی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق دەکەین. ئەم کاتتان باش بەڕێز سەربەست. ئەو ڕێکەوتنەی کە بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دیاری کراوە گونجاوە بۆ هەڵبژاردن بە تایبەتی لە ڕووی دۆخ و کەش و هەواکەوە؟ بەڵێ سپاس بۆیەوە. ئەو وادەی کە دەستنیشان کردووە بەداخەوە جاری سێمە وادەی بۆ هەڵبژاردنەی پەرلەمانی هەرێم دەستنیشان دەکرێت، بەڵام بەهۆی سیاسیەوە ئەو هەڵبژاردنانە ئەنجام نەدراوە. ئێستاش بە تەسەووری خۆم وادەکە لە ڕووی کەشهەوا کێشە نییە، بەڵام کەشهەواکەی سیاسی کێشەیە و هەموو جارش ئەوە بووە ئەگەری ئەوە کە هەڵبژاردنەکە نەکرێت. ئێستاش چەند کێشەی تەکنیکی هەیە یان بڵێن ئیداری هەیە، ئەویش ئەوەیە کە ئێوە ئیشارەتتان پێدا لە حوتی مانگی 2024 وادەی ئەنجومەنی کۆمسیاران لە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن تەواو دەبیتن. بۆیە بۆ ئەو کێشەیە دەبێ گفتوگۆ هەبێت و یانیش لەگەیشتن لەگەڵ ئیتاری شیعی و حتا لەگەڵ سونەکانیش هەبێ کە بە دوو ڕێ ئەتوانن ئەو کێشەیە چارەسەر بکەن، یان بویان تەمدید بکرێتن بۆ 6 مانگ یان بزان چەند تا هەردوو هەڵبژاردنەکە دەکرێت، هی پارێزگاکانی دەرەوەی هەرێم و هی پەرلەمانی هەرێم. یان ڕێگەی ئەوەمیش ئەوەیە کە ئێستا پرۆژەیەک هەیە وەک درافتێک هەیە بۆ هەموارکردنی یاسای کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ئەمەش ئەگەر بێت و ئەنجام بدرێتن معناکە دەبێ بە ڕێگەیەکی وابیتن کە لە تیا هەموارەکەدا بێت کە ئەم ئەنجومەنە هەردوو هەڵبژاردنەکە تەواو بکرێ و ئەنجامەکانیش پەسەند بکرێ ئەنجاوە دەکەیان تەواو بێت، ئەگەر نە جارێکی دیکە دەکەوینە هەمان کێشە کە ئەگەری سیاسی ئەوە کە هەڵبژاردن بەڕێز سەربەست. مانگی یەکی ساڵی داهاتوو ئیدی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ماوەکەی تەواو ئەبێت و شوباتیش کە دەکاتە مانگی دوو، کاتە یەک مانگ لە نێوان هەردووکیانە هەیە. ئەکرێت ئەو ماوەیە بە ماوەیەکی یاسایی یان بە بڕیارێکی یاسایی درێژ بکرێتەوە بۆ ئەوەی کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بتوانێت ئەم هەڵبژاردنە بەڕێوە ببێت؟ مەجای ئەوەی تیا هەیە؟ ئەکرێت لە ڕووی یاساییەوە ئەم شتە؟ لە یاسای کۆمسیۆن تیا هاتووە کە ماوەکەی ئەنجومەنی کۆمسیاران 4 ساڵە و نابێتیش تەمدید بکرێواتە ئەگەر بویان تەمدید بکرێ دەبێ یاساکە هەموار بکرێتەوە، کە یاساکەش هەموار بکرێتەوە بە تەسەوری من ئەو پرۆسەی ئێستا هەیە بوو هەموارکردنی یاساکە بە شێوەیەک کە بەڕێزەکە دادوەرەکان نەمینن و خەڵکێنێکی دیکە بێنن. و ئەگەر ئەوەش واتە مەبەستەوەیە کۆمیسیۆنێکی دیکە هەڵبژاردنەکان بەڕێوە ببات کە دەفەرموویت خەڵکێکی دیکە بێنن؟ کۆمسیۆن هەر دەمێنیت ئەنجومەنەکە بیگۆڕدرێتن و بسەبەت مەبەست ئەوەیە کە بەجەنابەت ئیشارەت بێ دەدەی و بەڵام لێرە ئەوە مهمە ئەگەر ئەوە بکرێتن دەبێت لە یاساکە بێتن کە وادەکەیان تەواو ببێت کە هەردوو هەڵبژاردنەکە ئەنجام دەدرێت و ئەنجامەکانیش پەسەند بکرێتن. باشە بەڕێز سەربەست، دەمەوێت بە شێوەی خەمڵاندن وەڵامم بدەیتەوە بەو پێی کە بەڕێستان ئەزمونتان هەیە لە هەڵبژاردنەکان و لە پرۆسەی هەڵبژاردن. دەمێ بزانم بە شێوەی خەمڵاندن تێچووی هەڵبژاردن چۆن ئەبێت، چەندێکی تێ ئەچێت ئەوەی کە لە کوردستانە؟
خەملاندنەکە بەڕاستی ناتوانین بە تەواوەتی ئەوە بکەین بەڵام کە کۆمسیۆن وەڵامی دایەوە دەبێ 2-3 خاڵی بە ئاشکرایی وەڵام بداتەوە. یەکەم ئەوەیە کە هەمان یاسای ئێستا هەیە لە کوردستان یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێم کاری پێ بکرێت. دووەم خەملاندنی پارەکەی کە ئەویش ئەگەر پێکەوە کرابە لەگەڵ هەڵبژاردننی پارێزگاکانی دەرەوە هەیە زۆر کەمتر دەبوو بە تەسەوری من یعنی هەرچی نەبیتن لە 50 ملیار زیاتر دەبێت چونکە لە ڕۆژی دەنگدا زیاتر لە 30,000 تەنیا فەرمانبەری ئەوەی ڕۆژی دەنگدان هەیە و جگە لەوەش دەبێت ڕێکارەکانیش ئیشارە ینی وازەح بکرێت کە چۆن دەکرێت لەگەڵ خشتەی زەمانی واتای ڕوزنامەی ئینتیخابی کە ئەوان وتیان ئێمە دەتوانین لە 1/8 دەست پێ بکەین و تەواو ببیتن لە وادەیەک لە 18 مانگی 2 یانیش هەر وادەیەکی دوای تر کە بەڕێز سەرۆکی هەرێم 25 مانگی 2 دەستنیشان کردووە. باشە جەنابتان ئاماژەتان بە یاسای هەڵبژاردن کرد با بزانین ئایا هەڵبژاردننی پەرلەمان بە یاسا کۆنەکە دەبێت؟ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێم بە هەمان یاسا دەکرێت هیچ یاسای تازە دەرنەچووە واتە یاسای کۆن نییە یا یاساکە هەر هەمان یاسای ئێستا کە لە 2010 هەڵبژاردننی پێوەگراوە و هیچ هەمواری دیکە لەسەری نەهاتووە بەڵام بەخۆی لە 92ەوە کە دەرچووە ژمارەی ڕقەمیەکە حوت جار هەموار کراوە چوە یان سێ لە هەموارەکانم پەیوەستن بە شێوەی هەڵبژاردن ئەوانی دیکەش پەیوەستن بە شێوەی بەڕێوەبردننی کە کارەکان لە ناو پەرلەمان بۆیە بە هەمان یاسا دەبێت و لێرە خاڵێکی شەیە دەمە ئیشارەتی پێ بکەم ئێستا چەندتانێکی هەیە لەسەر یاساکە ئەگەر بێت و دادگای فدرالی بڕیاریش بدات کە هەنێک لە بڕگەکانی ئەم یاسایە بە خلافی دستوری عێراقیە ئەو کاتیش دەبێ هەڵبژاردن ئەنجام بدرێت بە هەمان یاسا بەڵام پەرلەمان کە دادەنیشیتن ئەو پەرلەمانەی کە هەڵبژاردنی بوو دەکرێتن ئەوان هەمواری یاساکە بکەن واتە بۆ هەڵبژاردنێکی داهاتوو نەکەوەی دەست نیشان کردووە لە 25 مانگی شوباتی ساڵی داهاتوو. باشە کەواتە ئەو تانەی کە ئەگەر بدرێت لە یاسای هەڵبژاردن بۆ ئەم هەڵبژاردنە کاری پێ ناکرێت و ئەگەر هەر گۆڕانکاریەکیش بکرێت ئەم هەڵبژاردنەی 25 شوبات ناگرێتەوە مەبەستانەوەیە ئەکەوێتە بۆ هەڵبژاردەکانی دیکە بۆتانەیە بۆکانی دیکە. بەڵێ بووچوونی من ئەوەیە چونکە پەرلەمانی هەرێم کە ئەوە مافی هەیە یاساکە هەموار بکرێت یان یاسایەکی تازە دەربخێتن ئێستا شەلەلی کردووە ناتوانێت ئیشێ بکە و تا هەڵبژاردن بکرێت ئەنجا ئەو پەرلەمانە بێت ئەو یاسایە هەموار بکرێت یان هەر یاسایەکی دیکە دەری بکاتن و بە تەسەوری من لە ڕووی دستوریەوە بووی نییە پەرلەمانی بەغدا واتە ئەنجومەنی نوێنەرانی بەغدا بێتن یاسایەکی محلی یان یاسایەکی هەرێمێک یان پارێزگا نە ئێستا جیایە بەڵام هەرێمێک کە لە دستور بە وازەحی ئیشارەی پێداوە بێتن یاساکانی هەموار بکرێتەوە. بەڵێ سپاس دەکەین سەربەست مستەفا ئامێدی بەرپرسی پێشووی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لەگەڵمان بوویت و وەڵامدەری پرسیارەکان بوویت.